بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕە ١٨ بابەتی لێکدانی ژمارەیەکی سروشتی لە کەرت. دۆڵمە یان یاپراخ یەکێکە لەو خواردنانەی لە زۆربەی ناوچەکانی کوردستان ئامادە دەکرێت. کەرەستە سەرەکیەکانی سڵق و گەڵامێ و کەلەمە. باجی پیرۆز بۆ ئامادەکردنی دۆڵمە بۆ میوانەکانی پێویستی بە چییە؟ 3 چارەکی کەوچک لە بەهارات بۆ هەر یەکە لە کەرەستە سەرەکیەکە. ئەوە لێرە زۆر گرنگە، 3 چارەکی کەوچک بۆ هەر یەکە، واتە 3 چارەک بۆ سڵق، 3 چارەکی کەوچک بۆ گەڵامێ و 3 چارەکیش بۆ کەلەم. 3 چارەکی کەوچک. پرسیارەکە چییە؟ یان داواکاریەکە چییە؟ ئایا باجی پیرۆز چەند کەوچک بەهارات بەکار دەهێنێ؟ واتە 3 لە 4 جارانی خۆی بکەم، جارانی 3 بکەم ببورن، یان 3 لە 4 کۆ بکەمەوە 3 جار، هەمان شتە. یان 3 بینم لێکی بدەم لەگەڵ 3 لە 4 یان 3 لە 4 کۆ بکەمەوە. لێرە 2-3 ڕێگەیان بەکارهێنایە. ڕێگە یەکەم دەتوانی وێنەکان بەکار بهێنی، واتە 3 لە 4 بە هێڵکاری 3 بازنەی دەینم، هەر بازنەی دەکەمە 4 بەش، 3 لە 4 ڕەنگ دەکەم، 3 لە 4 ڕەنگ دەکەم. ئەوجا ئەو بەشانەی ڕەنگ کراینە کۆ دەکەمەوە. 1 بەش، 2 بەش، 3 بەش، 4 بەش، 5 بەش، 6 7 8 9 بەش لە 4. واتە ئەگەر یەکی تەواو کردمە 4 بەش، 9 بەشم دەست دەکەوی. 3 لە 4 3 لە 4 ئەوها کۆکردنەوەکە هەمووی کردیە 9 بەش لە 4. ئەگەر بەشەکان یەکی تەواو کرایە 4 پارچە، ئەوجە 9 لە 4 کو دەنووسرێ؟ دەتوانم وەکو ژمارەی کەردار بینووسم. 9 دابەش 4 2 تەواو، 2 جاران 4 8 لە 9ەکەی دەمینێتەوە 1 دابەش 4. تۆزێک با لێرە ئەوها ڕوونی کەمەوە. ئەو 9 لە 4 کو بەدەستمان هات. گوتمان 3 کەرەستەی سەرەکی هەیە، سڵق و کەلەم و گەڵامێ و یان پەلکەمێ و لۆ هەر یەکە لەو کەرەستانە پێویستمان بە 3 لەسەر 4 کەوچک بەهارات هەیە. واتە ئەگەر بمەوێ بزانم لۆ هەمووی پێویستم بە چەندە، ئەو بەهاراتانە کۆ دەکەمەوە. کەوچکەکان 3 لەسەر 4 3 لەسەر 4 کۆ دەکەمەوە. لێرە ئەوە 3 لەسەر 4 ئەوەش 3 لەسەر 4 ئەوەش 3 لەسەر 4. ئێستا لە کاتی کۆکردنەوە یەک لە بازنەکان دەینم، 3 لەسەر 4ەکەی دەکەمە پارچە پارچە، ئەوها دای دەنێم لێرە هەتا ببیتە یەکی تەواو. پارچەشکەش دیساندا دەنێم لێرە، ئەوها ئەوە بووە یەکی تەواو. ئەگەر تەماشای پارچە سەوزەکان نەکەم، چونکە من نەمتوانی تەنیا بە سپی بیان نووسم، کەواتە لێرە تەنیا ئەو پارچە زەردە مایتەوە وەکو ئەوەی وایە ئەوهای لێبێ. 2 تەواو
ئەوە دوی تەواوە چونکە 4 پارچەیە لەگەڵ یەک چارەک. کەواتە ئەگەر هاتوو توانیت هێڵکاری دروستکەی، دەتوانی بە هێڵکاریش بزانی 3 جار 3 دابەش 4 دەکاتە چەند، یان دەتوانی بنووسی دەکاتە 9 بەش. ئەگەر بیان ژمێرم ئەوانە 9 بەشە، 3 لێرە لەو کەسکەی، 3 لەو کەسکەی لەگەڵ 3ش لێرە لەو نارنجی، ئەوە دەکا 9 بەش لە 4. 9 پارچە لە ئەگەر یەکی تەواو بکەمە 4 پارچە، یان دەتوانم بنووسم 2 تەواو و 1 لە 4 پارچە، چونکە ئەو پارچەیە 1 چارەکە. کەواتە ئەوە بەهۆی هێڵکاری. ڕێگەی دووەم چییە؟ لە کاتی لێکدانی ژمارەی سروشتی لەگەڵ کرد، هەمیشە ژمارە سروشتیەکە جارانی سەرەی کردەکە دەکرێت. هیچ کات ژمارە سروشتیەکە جارانی ژێرە ناکرێت. لەبەر چونکە ژمارەی سروشتی هەمیشە لە سەرەیە، ژێرەی ژمارەی سروشتی هەمیشە ژمارە یەکە. کاتە ژمارەی سروشتی یان ژمارەی تەواو دەتوانم بنووسم وەکو کەرتەک، سەرەی کەرتەکەی ژمارەکە بی، ژێرەکەشی هەمیشە 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 ژمارە یەکە. کات ئەگەر 4م هەبی دەنووسم 4 لە 1، ئەگەر 11م هەبی دەنووسم 11 لە 1 دەیکەمە کەرت، ئەگەر 20م هەبی دەنووسم 20 لە 1. هەر ژمارەکم هەبوو ژێرەکەی دەتوانم بکەمە کەرت، هیچ لە بەهایەکەی ناگۆڕێ. ئەوجا یاسای لێکدانی کەرت کو دەبی؟ سەرە جاران سەرە، ژێرە جاران ژێرە. لێرە هیچ پێویست ناکە یەک خستن و ڕێک خستنی ژێرەکان لە کاتی لێکدان. زۆر زۆر ئاسانە. سەرە کەرتەکان لێک دەدەم، دەنووسمەوە لە سەرە، ژێرەی کەرتەکانیش لێک دەدەم، دەنووسمەوە لە ژێرە. واتە کەرتەکە دەبیتە 9، 3 جاران 3 9، 1 جاران 4 4. زۆر زۆر ئاسانە. ئەوجا وەکو لێرە نووسرایە 9 لە 4. ئەگەر بمەوێ 9 لە 4 دەکەمە 2 1 چارەک، دابەشی دەکەم. بە هێڵکاریەکەش هەمان ئەنجامی لێکدانم بەدەست هات. لەبەر هەندێک ئەو یاسایە هەیە، یاسای لێکدانی ژمارەی سروشتی یان لێکدانی کەرت، 2 کەرت لەگەڵ یەک، سەرەی کەرتەکان لێک دەدرێ، ژێرەی کەرتەکانش لێک دەدرێ. کەواتە باجی پیرۆز پێویستی بە 2 کەوچک و 1 لە 4 کەوچک بەهارات هەیە. نمونەی زیاتر ژمارە 12 لێکی بدەم لەگەڵ کەرتی 2 بەش لە 3 بەش. ژمارە 12 دەنووسمەوە وەکو 12 دابەش 1. ئەوجا سەرەی کەرتەکەی 12 دابەشی جارانی 2 دەکەم ببورن، ئەوها 12 جاران 2 و 1 جاران 3ش لە ژێرە. دوازدە جاران 2 کردیە 24، 1 جاران 3ش کردیە 3. ئەوجا 24 دەتوانم کۆڵکەی هاوبەش 3 دابەشی 3 کەم، 24 دەبیتە 8، 3ش دەبیتە 1 و 8 دابەش 1 دەتوانم بنووسم وەکو 8، چونکە هەر ژمارەک ئەگەر ژێرەکە 1 بوو، هەر کەرتێک ژێرەکە 1 بوو دەتوانم وەکو ژمارەکی تەواو بینووسم. دیسان لێرە 2 لە 5 جاران 3، 3یەکە کو دەنووسرێ وەکو 3 لە 1. ئەوجا سەرەی کەرتەکان بە یەکەوە لێک دەدرێ، ژێرەی کەرتەکانیش بە یەکەوە دەنووسرێتەوە. 3 جاران 2 جاران 3 و 5 جاران 1 هەر 5، ژمارەکە دەبیتە 6 لە 5. 6 لە 5 دەتوانم دابەشی کەم یەکی تەواو هەیە، دەمینێتەوە 1 لە 5. زۆر زۆر ئاسانە
لێکدانی کرد. زۆر لە کۆکردنەوەی کرد ئاسانترەوە، زۆریش ئاسانترە لە کەمکردن لە مابەینی کردەکان لە هەمویان ئاڵۆزترە، چونکە زۆر جار پێویستم پێیە کردەکان ژمارە تەواوەکان خورد کەمەوە. ئێستا لاپەڕا 180 تەواو بوو، دەتوانم سەردانەچی لاپەڕا 181 بدەم. ساغ بکەوە. پرسیاری ژمارە 1. نمونەیەک باس بکە بتوانی وێنەی بکەی بۆ نواندنی 4 جاران کەرتی 2 دابەش 3 واتە دروستکردنی هێڵکاریەک. کەرتی 2 دابەش 3 واتە ئەگەر بازنەکم هەبوو کردمە 3 بەش 2 بەشی ڕەنگ کرایە. ئەوجە 4 دانە لەو بازنەم هەیە. ئێستا بزانین دەکات چەند. 4 بازنەم هەیە، 2 بازنەکان کردیتمە 3 بەش، لەو 3 بەشەی 2 بەشم ڕەنگ کردیە. ئێستا لە کاتی کۆکردنەوەی ئەو 4 بازنانە یەکەچیان دەکەمە پارچە لە بازنەکان، ئەوها دابەشیان دەکەم بەشە ڕەنگ کراوەکەی بەسەر بازنەکانی دیکە، ئەوها هەتا یەکی تەواوم دەستکەوی. ئەوە یەکی تەواو، ئێرەش ببیتە یەکی تەواو. ئەگەر توانیم، زۆر ئاسان نییە بێگومان. ئەوەش تەواو. ئەو بە 6 کە هیچ نییە بەخۆی، هەر لێرەش بی هیچ نییە، هەر ڕەنگ نەکرایە، واتە ئەوەی ڕەنگ کرایە دەژمێرم چەند دانەیە، لێرە 3 لێرەش 3 ئەوە دەکا 6 لێرەش 2 کردیە 8 بەش لە 3 لە 3 واتە ئەگەر یەکی تەواو دابەش کرابوو لۆ 3 کەواتە دەتوانم بنووسم سەرجەمەکە، یان بەڵێ چونکە کۆکردنەوەیە، سەرجەمەکە کردیە 2 لە 3 کۆ 2 لە 3 کۆ 2 لە 3 کردیە 2 2 2 کردیە 8 لە 3 8 بەش لە 3 بەش. ئەوجە ئێستا ئەو 8 بەش لە 3 بەشەی ئەگەر بمەوێ دەنووسم بە شێوەیەکی دیکە، 8ەکەی دابەشی 3 دەکەم، دەکات 2 تەواوم هەیە و 2 بەش لە 3 بەش. ئەگەر بژمێرم ئەوە 2 تەواو، ئەوە یەکی تەواو، ئەوە 2 تەواو، لێرەش 2 بەش لە 3 بەش، کەواتە کردیە 2 تەواو و 2 بەش لە 3 بەش ڕەنگ کرایە. ئەگەر بە شێوەی دابەشکردنیش بی، 8 دابەش 3 یەکسانە بە 2 دەمێنێتەوە 2 بەش لە 3 واتە بە هێڵکاری و بە دابەش بە یاسا بە هەمووی دەکاتە هەمان شت، بەڵام بە هێڵکاری زۆر ئاسانە، بە چاوی خۆم دەبینم کە دەکاتە 2 تەواو و 2 بەش لە 3 بەش. تەنیا بەشەکانی ڕەنگ کراینە ئەوان دەژمێرم. پرسیاری ئەو ڕستە ژمارەیە بنووسە کە هەر نمونەیەک دەینوێنێ. زۆر ئاسانە. بەشە ڕەنگکراوەکە نیوەیە، بەخۆشی هەمویان 4 دانەیە، کەواتە دەتوانم بنووسم 1 لە 2 کۆ 1 لە 2 یان 1 لە 2 جاران 4 لە هەمووی ئاسانترە، ئەوها 4 جاران 1 لە 2 یەکسانە بە 4ەکەی، ئەوها یان تەنیا نووسرایە هەمووی دەکات چەند، با بیان ژمێرم. نیو لێرە 4 دانە نیو، ئەوها 4 دانە نیو دابەشی ئەگەر یەکی تەواوم کردە 2 ئەوها دەینووسم 4 دانە نیو دابەش 2 دەتوانم ئەوهاش بینووسم
4 جاران 2 ئەوجە 4 دانە نیو دابەشت و یەکسانە بە 2 تەواو. چونکە ئەگەر ئەو نیوەی بینم لێرەی دانێم، ئەو نیوەی ئێرە لێرە دانێم، نیوەی ئێرەش لێرە دانێم، دەبیتە 2 تەواو. کاتە ڕستە ژمارەیە بنووسە کە هەر نمونەیەک دەینوێنێ، یان ئەوها دەینووسم 4 جاران نیو پاشان یەکسانە بە 2 تەواو. ئەوجە نازانم هەر ڕستەکەی بنووسم یان شیکارەکەش بکەم، ئەوەی ڕاستیبی نازانم. لێرە 3 دانە هەیە، جارانی چەند ڕەنگکرایە 1 لە 4، ئەوها باشترە تەنیا ڕستەکەی بنووسم. لێرە 2 دانەم هەیە، چەند ڕەنگکرایە 2 بەش لە 3 بەش. ئەو پرسیارە ئەوە تەواو بوو. پرسیاری دیکە ئەنجامی لێکدان ببینەوە. زۆر ئاسانە، هەر پێویستیش ناکە ژێرەکەی بکەمە 1 ژمارە تەواوەکە تەنیا ئەو هەشتەی دەینم جارانی یەکی دەکەم دابەشی 4 دەکەم، یەکسان دەبی بە 8 دابەش 4 یەکسانە بە 2 تەواو. لێرە دیسان ئەو شەشەی دەینم لێکی دەدەم لەگەڵ 2ەکەی دەبیتە 12 دابەش 3 یەکسانە بە 4 تەواو، چونکە 12 دابەش 3 دەکات. لێرە ئەو 3 جارانی 5 دەکەم. گوتمان ژمارەی تەواو هەمیشە جارانی سەرەی کەرتەکە، هەمیشە ژمارەی تەواو. ئەوەی ڕاستیبی ڕێیەکی ئاسانتریش هەیە، ئەویش ئەوەیە ژمارەی تەواو هەمیشە دابەشی ژێرەیە، واتە دەتوانم یەکسەر بۆ وێنە 6 دابەشی 3 کەم دەکات و ئەو جەدووەکەی مایە جارانی ئەو دوێ بکەم یەکسانە بە 4. بەڵام لێرە شەروە 5 دابەشی 5 بکەم یەکسانە بە 1، ئەو جارانی یەکی بکەم دەکات 3. بەڵام کێشە نییە، دەتوانم وەکو کتێبەکەی بکەم 3 جاران 5 15 دابەش 5 دیسان یەکسانە بە 3. لێرە 1 جاران 15 دابەش 4، ئەوجە 15 دابەش 4 یەکسانە بە چەند؟ 3 جاران 4 12 3 4 15 دەمینێتەوە 3 لە 4. ئەو های لێدێ 25 جاران 2 یەکسانە بە 50 دابەش 5. وەکو دەبینن زۆر ئاسانە لێکدانی کەرتەکان. 50 دابەش 5 کۆڵکەی هاوبەش هەیە کە 5 یەکسانە بە 10 دابەش 1 و دەکاتە 10. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ئەو ڕستە ژمارەیە بنووسە کە هەر نمونەیەک دەینوێنێ. دەژمێرم چەندانەیە 1 2 3 4 یەکسەر دەنووسم 4 جارانی چەند ڕەنگکرایە 2 بەش لە 3 بەش. ئەوە ڕستەکەم نووسی. لێرە دەژمێرم 6 دانەیە جارانی 1 بەش لە 3 بەش. لێرە دەژمێرم 6 دانەیە جارانی 3 بەش لە 4 بەش. ئەوجە پاشان ئەگەر ویستت شیکاریشی بکە، بەڵام نووسرایە تەنیا ڕستەکەی بنووسە. زۆر ئاسانە لێکدانی کەرت و لێکدانی ژمارەی تەواو لەگەڵ کەرت. ئەنجامی لێکدان ببینەوە. 3 جاران 25 بکەم. ئەوەی ڕاستیبی ئەمن هەست دەکەم ئەگەر دابەشەکەی بکەین زووتر ئاسانترە. 25 دابەشی 5 بکەم یەکسان دەبی بە 5، ئەوجە 5ەکە 3 جاران 5 دەکەی دەبیتە 15. کەواتە ئەوەش ژمارەی تەواو هەمیشە جارانی سەرەیە دابەشی ژێرەیە، چونکە ئەگەر 3 جارانی 25 بکەم دەکا 75 75 دابەشی 5 بکەم هەندێک دوور و درێژە ئیشەکە. بەڵام ئەگەر یەکسەر ئەو 25 بینم دابەشی ئەو 5 بکەم دەکا 5 جاران 3 پاشان جارانی سەرەی دەکەم دەکا 15. زۆر ئاسانترە. لێرەش ئەو 15 بینم دابەشی 3 بکەم یەکسان دەبی بە 5، ئەو دووەکەی دەینم جارانی 5ەکەی دەکەم یەکسان دەبی بە 10، کەواتە دەکات 10. بەڵام ئەگەر هاتوو بەو جۆرەم کرد 2 جاران 15 یەکسانە بە 30
سی دابەش سێ دیسان دەکات دا. لێرە دوو جاران هەشت یەکسانە بە 16 16 دابەش 9 یەکسانە بە یەکی تەواو یەک جاران 9 16 9 لێ بڕوا دەمینێتەوە 7 لە 9 1 و 7 لە 9. لێرە 16 بینم دابەشی هەشتی بکەم زۆر زۆر ئاسانترە یەکسانە بە 2 ئەو جە دوی جارانی هەفتی بکەم یەکسانە بە 14 وەڵامەکە دەکات 14. ئەمن ئەوهام پێ ئاسانترە. لێرە دیسان 20 بینم دابەشی 5 بکە بێگومانەگە دابەش کرا ئەگەر نەکرا ئەوە ناکەم 20 دابەش 5 یەکسانە بە 4 ئەو جە چارەکەی جارانی دوی بکەم یەکسانە بە 8 ئەگەر نا 20 جارانی دوی دەکەم یەکسان دەبی بە 40 دابەشی 5 دەکەم هەر دەکا 8. کۆڵکەی هاوبەش پرسیاری 18 سیەکەی دەینم دابەشی 6 دەکەم یەکسانە بە 5 5ەکەی ئەو جارانی ئەو 5 دەکەم یەکسانە بە 25. لێرە چونکە 10 و 7 دابەش ناکرێ یەکسەر جارانەکەی دەکەم 3 جاراندا یەکسانە بە 30 دابەش 7 30 دابەش 7 یەکسانە بە 4 تەواو ئەو جە دەمینێتەوە 2 لە 7. پرسیاری 20 چاردەی دابەشی 7 دەکەم یەکسان دەبی بە 2 تەواو ئەو جە 2 تەواو جارانی ئەو 5 دەکەم یەکسانە بە 10. لێرە 9 جارانی 3 دەکەم یەکسانە بە 27 دابەش 7 یەکسانە بە 3 جاران 7 21 دەمینێتەوە 6 لە 7. پرسیاری 22 35 یەکسەر دابەشی 7 دەکەم یەکسان دەبی بە 5 ئەو جە دووەکەی دەینم جارانی 5 دەکەم یەکسانە بە 10. زۆر 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 ئاسانە لێکدان نابی لە بیرم چیکە ژمارەی تەواو هەمیشە لێکی دەدەم لەگەڵ سەرەی کرد دابەشی ژێرەکەی دەکەم کامەی زووتر دەکەی هیچ کێشە نییە دابەشەکە یان لێکدانەکە ئاسانترە دابەشەکەی بکەی بەڵام هیچ کێشە نییە. ژمارەی نادیار بدۆزەوە. ئەو پرسیارانە زۆر زۆر گرنگن بزانم چ بنووسم لێرە. پرسیاری 23 هەتا بزانم چ بنووسم لێرە ئەو هەشتەی دەینم دابەشی 2 دەکەم چونکە ژمارەی تەواو هەمیشە دابەشی ژێرەی کردە 8 کە دابەشی 2 دەکەم یەکسان دەبی بە 4 ئەو چارەی لێک دەدەم لەگەڵ ئەو ژمارەیەم بەدەست دێ ئایا 4 جارانی چ بکەم هەر دەبیتە 4 بێگومان 1 کەواتە 1 چونکە ئەگەر دیسان 1 جاران 8 دابەش 2 یەکسانە بە 4. لێرە ژمارەک لێرە هەیە چەندە یەکی جارانی چ بکەم دابەشی 2 بکەم دەکاتە 30 لێرە دەبی ژمارە 60 هەبی چونکە 60 جاران 1 هەر 60 کە دابەشی 2 دەکەم یەکسانە بە 30 لێرە بوویتە 3 18 دابەشی چ جارانی 1 دەکا 3 بێگومان 6 وابزانم 18 دابەش 6 دەکا 3 جارانی یەکیش هەر دەکا 3 ئەوە لێرە 27 ئەگەر دابەشی 9 کەم یەکسانە بە 3 جاران ئەو دووە دەکات چەند دەکا 6. بچووکترین چەندجارەی هاوبەش بەکاربینە بۆ بەراوردکردنی گەورەترە لە بچووکترە لە یەکسانە بە لێرە 2 لام هەیە
ئەو لایە هەمووی لای ڕاستە، ئەو لایەش هەمووی لای چەپە. دەبی بزانم ئایا لای ڕاست هەمووی زۆرترە لە لای چەپ یان کەمترە. کەواتە یەکسەر دەینم ئەو چاردەیدا بەشی دوو یەکەم یەکسان دەبی بە حەفت، حەفتی جارانی ئەو یەکەی دەکەم کەواتە هەر کردیە حەفت. ئەو لایە هەمووی حەفتە. ئەدی ئەو لایە ئەو لەیە هەڵەیە دەبا نووسرا بە جاران. هەرچەندە ڕاستی شەل لا بەڵام جارانەکە باشە. 27ەکەی دەینم دابەشی ئەو سێی دەکەم دەکاتە 9، ئەو زنەوەی جارانی یەک دەکەم هەردەکانەوە واتە ئەو لایەی لای چەپ هەمووی کردیە 9. ئایا حەفت گەورەیە یان 9؟ بێگومان حەفت گچکەترە کەواتە حەفت بچووکترە لە 9. لای ڕاست گچکەترە لە لای چەپ. لێرە لای ڕاست 21ەکەی دەینم دابەشی سێی دەکەم یەکسان دەبی بە حەفت، ئەو جە حەفتی جارانی دووی دەکەم دیسان دەکات چاردە یان دیسان نا لێرە نەیکردە چاردە. لای چەپ 24ەکەی دەینم ئەو لێ واتە لێکدان. 24ەکەی دەینم دابەشی چاری دەکەم یەکسان دەبی بە 6، شەشی جارانی ئەو یەکەی دەکەم هەردەکە 6 واتە لای چەپ هەمووی کردیە 6. ئەو لایەش لای ڕاستیش چاردە گەورەترە لە 6. لێرە لای ڕاست 16ەکەی دەینم دابەشی چاری دەکەم یەکسانە بە 4، ئەو جە چاری لێک دەدەم لەگەڵ ئەو سێە دەکاتە 4 جاران 3 یەکسان دەبی بە 12 کاتە ئەو لایە هەمووی کردیە 12. ئەو لایەش 60ەکەی دەینم دابەشی 5 دەکەم یەکسان دەبی بە 12 جاران یەک هەردەکات 12 کاتە یەکسانە. پرسیاری ژمارە 30 شاهۆ 20 چارەک پیتزای کڕی وەڵام 5 پیتزا. ئایا پرسیارەکە چییە؟ پرسیارەکە ئەوەیە ئایا کردیە چەند پیتزای تەواو، چونکە 20 چارەک واتە 20 جاران یەک لە 4. 20ەکەی دەینم دابەشی چاری دەکەم دەکات 5، 5ەکەی جارانی یەکی دەکەم هەردەکات 5 پیتزای تەواو. چەند پیتزای تەواوە؟ پرسیاری 31 مانای ژمارە چۆن دەزانی 4 جاران 1 لە 3 یەکسانە بە 1 لە 3 جاران 4؟ کو دەزانم زۆر بە ئاسانی چونکە ئەو لایە وەکو ئەو لایەیە. لێرە 4 هەیە لێرەش 4 هەیە، لێرە 1 لە 3 هەیە لێرەش 1 لە 3 هەیە، لێرە جاران هەیە لێرەش جاران هەیە، تەنیا جێگۆڕکێ کرایە. لێرە لە لای پێشەوە نووسرایە چارەکە، لێرە تۆزێک لە لای پێشەوە نەنووسرایە، جێی خۆیان گۆڕیە تەنیا کەواتە یەکسانە. دەتوانم ئەمن بنووسم 2 کۆ 3 یەکسانە بە 3 کۆ 2. لە کاتی جارانیش دەتوانم بەڵام لە کاتی کەم و لە کاتی دابەش ناتوانم، جێگۆڕکەی ناتوانم بکەم. تەنیا لە کاتی لێکدان وە کۆکردنەوە دەتوانم جێگۆڕکەی بکەم. هەمان یەکسانی هەیە بەڵام هیچ کات ناتوانم بنووسم 3 کەم 2 یەکسانە بە 2 کەم 3. ئەوە نابی، ناتوانم جێیەکەیان بگۆڕم، ئەوە هەڵەیە. پرسیاری 32 ئەگەر کەرتێکی بچووکتر لە یەک لێکدانی ژمارەیەکی لێک بدەی لەگەڵ ژمارەیەکی سروشتی، ئایا وەڵامەکە گچکەترە لە ژمارە سروشتیەکە یان گەورەترە؟ هەمیشە بچووکترە، چونکە ئەگەر کەرتەکەم هەبی بۆ وێنە 1 لەسەر 2 کە گچکەتر لە 1 کە لێکی بدەم لەگەڵ بۆ وێنە 8 ئەنجامەکە دەکاتە 4.
گچکەتر دەبی لە ژمارەکە. هەمیشە ئەو هایە، هەمیشە ئەنجامی لێکدانەکە گچکەترە، چونکە کەرتەکەم گچکەترە لە یەک، لە ژمارە یەک. واتە کەرتەکە نیوە، یان 3 چارەکە، یان 1 چارەکە، یان 5 لە 6، سەرەی کەرتەکەی هەمیشە گچکەترە لە ژێرەی. کەواتە ژمارەکە هەمیشە ئەنجامەکەی کەمترە لە ژمارە سروشتێکە بەخۆی. پێدا چوونەوە ئامادەبوون. ئەو پرسیارانە ئەوەندە ئاسانن، نازانم چاچیان کەم یان نا. 6 کەم 3 هەر 3. 0 کەم 4 نابی، ئەو 5 خورد دەکەمەوە، 0ەکە دەبیتە 10 کەم 4 یەکسانە بە 6. فاریزەکە دێتە خوارێ، 5ەکە بوو بە 4. 4 کەم 0 هەر 4، ئەو دووەش کەم هیچ لێرە نیەواتە 0 هەردوو. 24 فاریزە 63. یانیش بژمێر بەکاربێنە خوێندکاری ژیر بۆ ساختکردنەوە. لێرە زۆر گرنگە لە لای ڕاستی فاریزە 3 خانم هەیە، لێرەش تەنیا 1 دەبی بە خۆم 2 سفری دانێم هەتا ئیشەکەم ئاسان بی. ئەوجا 6 کەم 0 هەر دەکا 6. 5 کەم 0 هەر دەکا 5. 0 کەم 8 نابی، 3ەکەی خورد دەکەمەوە، 0ەکە دەبیتە 10 کەم 8 2. فاریزەکە دێتە خوارێ، ئەو 3 بوو بە 2 کەم 1 ئەو 9 هەروەکو خۆی دێتە خوار، چونکە لێرە هیچ نییە، 0 هەیە. 91 فاریزە 256. سۆمە 5 و 2 لە 3 پەرداخ ئاردی لایە. پێویستی بە 2 و 3 چارەک پەرداخ ئارد هەیە بۆ ئامادەکردنی قالبێک شیرینی. ئایا ئەوەندە ئاردی هەیە بۆ ئەوەی 2 قالب شیرینی ئامادە بکە؟ 2 قالب واتە 2 جار 2 جارانی ئەو ژمارەی دەکەم بزانم دەکات چەند. ئەگەر ژمارەکە ئەنجامەکە کەمتر بوو لەوە، ئەوە بەش دەکا، ئەگەر نا بەشی ناکە، ئەوەندەی نییە. کەواتە 2 جاران 2 3 لە 4، 2 جاران 2 3 لە 4. لەو جۆرەمان هیچ شیکار نەکردێ، نازام لەبەر چاو پرسیارە زەحمەتە هات. زۆریش زەحمەت نییە، بەڵام ئیدی لەو جۆرەی شیکارمان نەکردیە. با لایەکی تکە شیکارکەم. 2 جاران 2 3 لە 4، 2 جاران 2 و 3 لە 4، 2 جاران 2 3 لە 4. یەکەم شت دووەکەی دەینم تەنیا جارانی ئەو دوای دەکەم، 2 جاران 2 یەکسانە بە 4. ئەو جارەی دووەکەی دەینم لێکی دەدەم لەگەڵ 3 لە 4، 2 جاران 3 لە 4 زۆر ئاسانە، 2 جاران 3 6 و 4 دابەش 4ەکە، ئەوجە دەکاتە 4 و 6 لە 4. بەڵام 6 لە 4 دەتوانم دابەشی کەم، یەکسان دەبی بە 1 تەواو و 2 لە 4. 2 لە 4ش دەتوانم کورتی کەمەوە، دەبیتە 1 تەواو و نیو. ئێستا 1 تەواو و نیو کۆی دەکەمەوە لەگەر 4 تەواو، یەکسان دەبی بە 5 و نیو، 5 بەرداخ و نیو. ئەگەر 2 قالب دروستکە پێویستی بە 5 بەرداخ و نیوە. بەخۆی چەندی هەیە؟ بزانم چەندی هەیە؟ 5 بەرداخ و 2 لەسەر 3. دەبی ئەوەش بزانم ئەمن کە ئایا نیو وەکو 2 لەسەر کامە گەورەترە، نیو یان 2 لەسەر 3؟ بێگومان 2 لەسەر 3 گەورەترە لە نیو، کەواتە بەڵێ ئەوەندەی ئاردی هەیە. بەڵام ئەگەر نەزانم
دەبیبینم ئەمن نازام کوو بەراوردکەم لێ دەرکردن یان تەنیا هەروە بزانم کە 2/3 گەورەترە لە 1.5 ئەو بەو جۆرەی یان 3/4 نووسی بوو یان 3/4 نەنووسی بووە بزانم هەڵەم نووسی بوو ببورن نووسی بووم 3/4 نووسی بوو 2 جاران 3 6 ڕاستە نووسی بووم 3/4 کەواتە کردیە 5.5 5.5 کەمترە لە 5.2/3 کەواتە بەشی دەکا چونکە دەتوانم ئەوهاش بەراوردکەم 5.2/3 کەم 5.5 5 کەم 5 0 هیچ نامێنێتەوە پاشان ژێرەکانیان ڕێک بێخم ئەو ژێرەی جارانی 2 بکەم هەتا بزانم کامەی گەورەیە ئەو ژێرەش جارانی 3 بکەم لێرە دەبیتە 4/6 کەم 3/6 دەکا 1/6 کەواتە گەورەترە بە 1/6 کەواتە بەشی دەکا ئەوەندەی هەیە ڕەنگە تەنیا بەسبی کە ئەو وەڵامە بەدەست هات بزانم کە بەشی دەکات ئێستا پرسیاری 36 4/6 بە سادەترین شێوە بنووسە زۆر ئاسانە دابەشی 2 دەکەین سەرێ خوارێ دەبیتە 2 بەش لە 3 بەش پرسیاری 37 ئەو پرسیارە هەست دەکەم زۆر ناڕوونە کام بڕە گەشەکردنی ڕووەکێکی 2/5 سانتیم نازانم مانایسی ئایا ڕووەکەکە 2/5 سانتیمە ئایا گەشەکردنەکە 2/5 هیچ ڕۆکە کێ 2/5 سانتیمەتروی نازانم 2/5 سانتیمەتر ئاخر زۆر کەمە یعنی دەکاتە چەند ناکا سانتیمەکیش هیچ ڕووەک ئەوها گچکە هەیە لەبەر هەندێ هەست دەکەم ئەو پرسیارەکی دەقەکە زۆر خراپ نووسرایە بەڵام هیچ کات ئەوە هەڵەیە هیچ کات نابی ئەوەش هەر هەڵەیە یەک لەوانە دەبێ ڕاستبی یان ئەوە نازانم کامەی ئەوەی ڕاستی بی چونکە ئێرە ڕوون نییە 2/5 یەکسانە بە چەند 0.4 ناکان 0.5 سانتیمیش ئەوە ڕووەکە ئەوە چییە لەبەر هەندێ ئەو پرسیارەی دەهێڵمەوە بۆ خوێندکاران دێمە کۆتایی هاتمە کۆتایی لاپەڕا 180 و 181 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی